جناب آقای سید ابراهیم رئیسی با بیش از 17 میلیون و هەروەک پێشبینی دەکرا ئیبراهیم ڕئیسی کە لە نێوان پاڵێوراوەکاندا بەهێزترین چانسی هەبوو وەک سەرۆکی نوێی کۆماری ئیسلامی ئێران هەڵبژێرا. سەرۆکی هەڵبژێراوی نوێی ئێران ناوی ئیبراهیم ڕئیس ساداتیە و ناسراوە بە ئیبراهیم ڕئیسی. تەمەنی 6 ساڵە و لە ساڵی 1960 لە خێزانێکی ناوبانگی شاری مەشەد لەدایک بووە. باوک و باپیری لە هەردوو حەوزەی مەشەد و قوم مامۆستا بوونا. لە تەمەنی 15 ساڵیدا دەچێتە حەوزەی قوم و لەوێ لەسەر دەستی مشکنی و هەمەدانی و نەکرانی و مستەبای تارانی و مەرعەشی و نەجەفی و خامنەئی و ئایەتوڵاکانی ئەو حەوزەیە وانەی ئاینی دەخوێنێت. ڕئیسی کە لە هەمان شاری عەلی خامنەئی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لەدایک بووە، با کەسێکی نزیک لە خامنەئی دادەنرێت و هەر خۆیش یەکێک بووە لە قوتابیە ئاینیەکانی خامنەئی. لە ڕووی ئەکادیمیەوە بەکالۆرۆسی لە یاسا و ماجستێری لە یاسای نێودوڵەتی و دکتۆرای لە مافی تایبەتدا بەدەستێناوە. امروز امریکایی‌ها و انگلیس‌ها و کشورهایی که این حرکت عظیم ملی رو دیدند لە ساڵی 1985 دەچێتە کایی سیاسیەوە و داکرێتە جێگری داواکاری گشتی تاران. لە ساڵی 1980 بۆتە جێگری سەرۆکی دادگای پشکنین. هەروەها لە ساڵی 1989 کراوەتە داواکاری گشتی تاران. لە ساڵی 2004 بۆ 2014 جێگیری سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێرانی لە ئەستۆ بووە. لە ساڵی 2014 کراوە بە داواکاری گشتی ئێران. هەروەها ساڵی 2016 بۆ 2019 پۆستی سەرۆکی ئیمپراتۆریەتی ئابووری قودسی ڕەزەوی وەرگرتووە بەر لەوەی مانگی ئازاری 2019 بکرێتە سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران. این کشور لە هەڵبژاردنی پێشووی ساڵی 2017 ڕئیسیەکێک بوو لە پاڵێوراوانی سەرۆکایەتی ئێران، بەڵام لە 138 دەنگەکانی بەدەستێنا و نەیتوانی بەرامبەر با ڕوحانی سەرکەوتوو بێت، بەڵام ئەم جارە توانی زیاتر لە 150 دەنگەکان بەدەست بێنێت. بەتایبەت دوای ئەوەی ئەنجومەنی داڕشتنی دەستور زۆرینەی پاڵێوراوانی ڕیفرۆرمخوازەکانی دوورخستەوە، لە ناویاندا عەلی لاریجانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی شورای ئێران. تا ئەمڕۆ هەڵبژاردننی وەک سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران ئیبراهیم ڕئیسی پۆستی جێگری یەکەمی ئەنجومەنی سەرکردە بە ئەزموونەکانی لە ئەستۆ بووە. هەروەها لە 7 مانگی ئازاری 2019 لەلایەن عەلی خامنەئی ڕێبەری باڵای شۆڕش سەرۆکی دەسەڵاتی دادوەری پێدراوە. لەو پۆستەدا خامنەئی ئەرکی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێسپات کە ژمارەیەک بەرپرس ڕوبەڕووی لێکۆڵینەوە و دادگا کردەوە، لە ناویاندا سادق لاریجانی برای عەلی لاریجانی. لە هەڵبژاردننی سەرۆکایەتیشدا دروشمی دژمنی گەندەڵکاران یەکێک بوو لە بانگەشەکانی، بەوەش ناسراوە کەسێکی بنەماخوازە و نەیاری تەواوی ریفۆرم دەکات. انشالله با دست توانای خود مردم و با خدمتگزاری